بەناوی خوای گەورە و میهرەبان، خوشک و برانی بەڕێز، ئامادەبوانی هێژە، هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان، دانیشتوانی تێکۆشەر و قارەمانی دەڤەری سۆران، ئیدارەی سەربەخۆی سۆرانتان لێ پیرۆز بێت. خوشحاڵم کە ئەمڕۆ لێرە لەگەڵ ئێوە ئامادەین بۆ ڕاگەیاندنی ئیدارەی سەربەخۆی سۆران کە لە هەر چوار قەزای سۆران و ڕەواندز و چۆمان و مێرگەسۆر پێک دێت و خەڵکی ناوچەکانی سۆران و باڵەکایەتی و برادۆست و بارزان کە دانیشتوانی ئەم دەڤەرە تێکۆشەرن سەرەڕای ئەو هەموو قوربانی و زەحمەت و ئازارەی کە بینیویانە، ئێمڕۆ دەبینن کە ئێمە وەکو وەفاداریەک بۆ خەبات و تێکۆشانی ئەوان هاتوونەتە خزمەتیان بۆ ڕاگەیاندنی ئیدارەی سەربەخۆی ئەم دەڤەرە. ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە، ڕۆژی بەجێگەیاندنی بەڵێنی جەنابی سەرۆک بارزانیە بۆ ئەم دەڤەرە. ڕۆژی وەفاداریە بەرامبەر بە خوێنی شەهیدانمان و قوربانی پێشمەرگە قارەمانەکانمان، ڕۆژی پێشاندانی سۆز و وەفا و پێزانین و ڕێزلێنانە لە خەبات و تێکۆشانی خەڵکی ئەم دەڤەرە. جارێکی تر پیرۆزباییتان لێ دەکەم، لێتان پیرۆز بێت. جێخوێتی ئێمە سەری ڕێز و نەوازش بۆ خانەوادەی سەربەرزی شەهیدان نەوی بکەین و پێزانینی خۆمان بۆ پێشمەرگە قارەمانەکان پێشکەش بکەین. خوشک و برانی بەڕێز و خۆشەویست، ئەمڕۆ بە ڕاگەیاندنی ئیدارەی سەربەخۆی سۆران و دەست بەکاربوونی سەرپەرشتیاری ئەم دەڤەرە قۆناغێکی نوێ دەست پێ دەکات. ئێرە ئەم دەڤەرە هەر لە سەرەتای بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان تاکو ئێستا بنکە و پشتیوانی هەموو شۆڕشە یەک لە دو یەکەکانی نیشتیمانەکەمان بووە، هی گەلەکەمان بووە. قۆناغێکی نوێ دەست پێ دەکات و ئایندەیەکی گەش چاوەڕێتان دەکات. ئەم دەڤەرە دەوڵەمەندە بە سروشتێکی دڵگیر و سرنجڕاکێش، بە خەڵکێکی قارەمان و تێکۆشەر و کۆڵنەدەر، بە خەباتێکی دوور و درێژ و مێژوویی. ئێمە بینیمان کە بە سەدان و هەزاران شەهید لەم دەڤەرە بۆ ڕزگاری کوردستان و پاراستنی ئەزموونی کوردستان خۆیان کرد بە قوربانی. هەرچی بکرێ بۆ ئەم دەڤەرەکەمە. ئەوەی ئێمە لە حکوومەت لە توانەماندا بێ بەردەوام دەبین لە پشتگیریکردنی ئەم ئیدارە سەربەخۆ نوێیەی کە دەتوانێت خزمەتێکی زیاتر پێشکەش بە هاوڵاتیان بکات، ڕوتین کەم کاتەوە، هاتوچۆی بینی ناوچە و دەڤەرەکان کەم کاتەوە و زۆربەی کارەکان هەر لەم دەڤەرە ڕایی بکرێن، فشارێکی زۆریش لەسەر هەولێر کەم بکرێتەوە. بەیەکەوە دەتوانین وڵاتێکی ئاوەدانتر و سەقامگیرتر بەنابنین. دەزانین کە زۆر لەو ناوچانەی کە زۆر دڵگیر و سرنجڕاکێشن بەتایبەتی لە ناوچە سنووریەکان هێشتا گیرودەی بابەتی ئەمنی و سەقامگیرین، بەڵام لە حکوومەت هەموو هەوڵێک دەدەین بۆ ئەوەی ئەم ناوچانە جارێکی تر ئارامی و سەقامگیریان بۆ بگەڕێتەوە و بخرێنە خزمەتی خەڵکی ئەم دەڤەرە و هەموو کوردستان، چونکە دڵنیام ئەم ناوچانە بێوێنەن لە ڕووی گەشتیارەوە دەتوانن یارمەتیدەرێکی یەکجار زۆری خەڵکی ئەم دەڤەرە و هەموو کوردستان بن. ئەم ناوچەیە دەوڵەمەندە بە کانزا سروشتیەکانی. ئێمە دەتوانین یارمەتیدەر و پشتیوان بین بۆ پێشخستنی کەرتی پیشەسازی لەم دەڤەرە، کەشتی کشت و کاڵی و کەرتی گەشت و گوزاری. ئەمڕۆ کە چواردەی مانگی ئەیلولە، لە مانگی ئەیلول داین، ئەو مانگەی کە گەورەترین شۆڕشی ڕزگاری خوازی گەلەکەمان تێیدا دەست بەکار بوو. ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویی دەبێت، دەستپێکێکی مێژوویی دەبێت بۆ ئەوەی لە ڕووی ئیداریشەوە
ئەم دەڤەرە پێشکەوتنی بەرچاو بەخۆیەوە بگرێت. هیوادارم لە داهاتوو بەڕێوەبەرانی ئەم دەڤەرە لە هەر چوار قەزاکان بتوانن خزمەتێکی زیاتری هاوڵاتیان بکەن، یاسا جێبەجێ بکەن، پرۆسەی چاکسازی وەکو لە کابینەی حکوومەت داهاتووە وەکو خۆی جێبەجێ بکەن، ڕوبەڕووی هەموو ئەو سەرپێچی کارانە ببنەوە کە لەم دەڤەرەش لەوانەیە وەکو هەموو ناوچەکانی تر ڕوویان دابێت. دڵنیا بن من وەکو خۆم و وەکو کابینەی حکوومەت بە هەموو شێوەیەک پشتیوانتان دەبین بۆ جێبەجێکردنی یاسای چاکسازی، بۆ دەستەبەرکردنی ئایندەیەکی گەشتر بۆ خۆتان و بۆ نەوەکانی داهاتوو. طموحی ئێمە زۆر لەوە زیاتر ئێمە تەنیا بتوانین ئیدارەی خۆمان بکەین. ئەم ناوچە دڵگیر و خۆشەی کە دەیبینن دەتوانێت ببێت بە ناوچەیەکی گەشتیاری نەک تەنیا بۆ هەرێمی کوردستان و عێراق بەڵکو بۆ هەموو ناوچەکە و لە جیهانیشدا خەڵک بتوانن بێن سەردانی ئێرە بکەن. دەمانەوێ لە هەموو ڕۆیەکەوە خۆمان پێ بگەینین، لە ڕووی پەروەردەییەوە کارێکی وا بکەن کە نەوەی داهاتووی ئێمە بتوانێت خۆی دەوڵەمەند بکات بە زانست، دەوڵەمەند بکات بە پەروەردەیەکی باش بۆ ئەوەی بتوانین ئایندەیەکی گەشتر و ئاوەدانیەکی زیاتر پێشکەش بە هەموو هاوڵاتیانی کوردستان بکەین. قۆناغی سبەی لە ئێمڕەوە دەست پێ دەکات. پێویستە هەمومان هەموو هەوڵێک بدەین، دەست لە ناو دەستی یەکتر بنین بۆ ئەوەی زیاتر خزمەتی خەڵک و وڵاتەکەمان بکەین. ئێمە بەڵێنی ئەوەمان داوە کە دەست هەڵات شۆڕ بکرێتەوە بۆ ئیدارە سەربەخۆیەکان، بۆ پارێزگاکان و لەم ڕۆژەوە کە دەبینن ئێمە ئەم هەنگاوانەمان دەست پێ کردووە و کەوتوتە کار و هیوادارین کە بەرپرسە بەڕێزەکانیش لەم ئاستە بتوانن زیاتر خزمەتی هاوڵاتیان بکەن و ئەوەی کە شایستەی هاوڵاتیە جێبەجێ بکەن. بەڕێزان، ئێمە هەروەک دەزانن ئێستا لە هەڵمەتی هەڵبژاردنیشین کە هەڵبژاردنە بۆ نوێنەرانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەم هەڵمەتە پێویستە بۆ ئەوە بێت کە ئێمە بتوانین باشترین نوێنەر کە داکۆکی لە مافەکانی خەڵکی کوردستان بکات بنێرین بۆ بەغدا بۆ ئەوەی لەوێوە پشتیوان بێت بۆ دەستەبەرکردنی هەموو مافەکانی خەڵکی ئێمە. ئەو نوێنەرانەی کە دەستنیشان دەکرێن پێویستە بەبێ فەرق و جیاوازی نوێنەرایەتی هەموو خەڵکی کوردستان بکەن. هیوادارم لە هەڵمەتی هەڵبژاردن لە جیاتی پەلاماردانی یەکتر، لە جیاتی یەکتر شکاندن هەوڵ بدرێت هەر یەکێک بەرنامەی خۆی پێشکەشی خەڵکی کوردستان بکات کە چۆن دەتوانێت باشتر خزمەتی خەڵکی کوردستان بکات. ئەوەی هیچی لە هەکبەدا نەبێت یان نەمابێت بە پەلاماردانی لایەنەکانی تر ناتوانێت خزمەت بکات و توانای جێبەجێکردنی ئەو بەڵێنانەشی نابێت ئەگەر خۆی بەرنامەی چاکسازی و پێشخستن و خزمەتکردنی هاوڵاتیان پێشکەش نەکات. ئێمە لە هەموو قۆناغێکدا هەوڵمان داوە ئەو بەڵێنانە بە خەڵکی خۆمان بدەین کە بتوانین جێبەجێیان بکەین. لێرەشەوە من داوە لە هەموو لایەنە سیاسیەکان لە بەربژێرەکان دەکەم لەم هەڵمەتە هەوڵی ئەوە بدەن زیاتر ڕووی گەشتی کوردستان پێشانی جیهان بدەن و زیاتر هەوڵی ئەوە بدەن کێبرکێ لەسەر چۆنیەتی خزمەتکردنی وڵات و خەڵکەکەیان بکەن. من جارێکی تر پیرۆزبایی ئیدارەی سەربەخۆ لە خەڵکی ئەم دەڤەرە دەکەم. هیوادارم هەمووتان سەرکەوتوو بن و ئینشاءڵڵا لە ماوەیەکی نێزیکیشدا دەبینین کە پێشکەوتنی بەرچاو لەم دەڤەرە ڕوودەدەن و ئەوەی ئێمەش بتوانین لە حکوومەت پشتیوان و پاڵپشتی ئێوە دەبین. ئینشاءڵڵا هەر سەرکەوتوو بن، هەر تەندروست و سەلامەت بن، خۆشتان بپارێزن بە تایبەتی کە ئێستا هێشتا ئەم پەتای کۆرۆنایە کۆتایی نهاتووە بۆ پاراستنی خۆتان ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن. بە لەشێکی تەندروست دەتوانین وڵاتێکی تەندروستیش بنا بکەین. جارێکی تر لێتان پیرۆز بێت.
هیوادارم هەمیشە هەر سەرکەوتوو بن و کوردستانیشمان هەر ئاوەدان بێت.